بەڵێ بەدڵنیاییەوە لە هەرێمی کوردستاندا کۆمەڵێکی یاسا و ڕێنمایی زۆر تایبەت و جوان هەیە کە پارێزگاری دەکات لە ئاژەڵ و باڵندەکان و لە زمنی ئەو ئاژەڵ و باڵندانەدا حاجی لەقلەقیشێکی لەو جۆرە باڵندانی کە یاساکە بەرگریێکی باشی دەکات لە دەیپارێزێت لە هەر جۆرە دەستدرێژێکە لەلایەن مرۆڤ بکرێت سەری. دیارە هەمووی تەنزیم کراوە بە ڕێنمایی کە پاڵپشتە بە یاسای ژینگە یاسا دارستان و دواتر یاسای ژینگە تێدا هاتووە دەڵێ هەر جۆرە باڵندەیەک لە حاجی لەقلەق بۆ وەک نمونە حاجی لەقلەق بکوژرێت یان لە ناو بەرەبار هۆکارێک بێت غرامەکەی لە 1 ملیۆن کەمتر نییە و لە کاتێکدا کە هێلکەکانیشی بە هەمان شێواسە و غرامەکەی هەمان ئەو غرامەیە کە بۆ خودی باڵندەکە دانراوە و حاڵەتێکی دیکەشمان هەیە ئەگە بێت ئەمە دووبارە بکرێتەوە و خودی یاساکە قورستری کردووە لەسەری و تا سزاکەی زۆر قورسترە لەسەری دەبێتە دوو قات دوو هێندەی سزای یەکەمیان. ئەوەی بەپرسە لە جێبەجێکردنی ئەم ڕێنمایانە پۆلیسی دارستان و ژینگەیە و لەگەڵ فەرمانکانی ژینگە لە هەرێمی کوردستاندا و شێوازی جێبەجێکردنی یاخود ئایا ئەم جۆرە یاسا و تعلیماتانە جێبەجێ دەکەی یاخودنا ئەویان تا ڕادەیەکە توان بڵێم هێواشە جێبەجێکردنەکانی زۆر جار هەیە لە چەندین کەسێک حکم بدرێت یان سزا بدرێت بەهۆی نەبوونی دادگایەکی تایبەتمەند بە ژینگە بەهۆی نەبوونی تەنزیمێکی باش لە نێوان دائیرەکاندا کە ڕەنگە قووەتیان بەسەر ئیشەکاندا نەشکێت ئەمەش هۆکارێکی گەورەیە بۆی کە وەک خۆی یاساکان جێبەجێ ناکرێن بەسەر هەر کەسێک کە هێرش دەکات سەر ئەو جۆرە باڵندە و ئاژەڵانە ببێت. لەبەرەوە پێویستە کە دادگایەکی ژینگەی تایبەتمەندمان هەبێت بۆ پارێزگاریکردن لە هەموو ئەو ئاژەڵ و باڵندانە کە بەپێی یاسا ڕێکخراون و بۆی کە بە تەواوەتی وە خۆیان جێبەجێ بکرێن و کەسانە بە سزا بگەێنرێن کە هەر جۆرە هێرشێکی دەکەنە سەر ئەم جۆرە ئاژەڵ و باڵندانە.